حەزم کرم هایە تجارێککە بخوێنمەوە چونکە دڵەکانمان پاراو بکە، دڵەکانمان تەڕکە، چونکە سروشتی پرسیاری ژوایە جۆرا و جۆرە، جاری وا هەیە ئینفعال دروست دەکات و ڕەت دەکات، جاری وا هەیە پرسیارە لەم سەری دنیاە، پرسیارە لەو سەری لەزەتەکانە، هەرێکە شتێکی ترە. جارێککێ خوێنمەوە ئاەتەکە. ربنا إننا سمعنا مناديا ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. أما آياتي سطنوتي آل عمران سطنوتي وسطنوتي دو زۆر خۆشە بەڕاستی ئینسان کە هەست پێکا بە ڕادەی سەفای ئیمانی خۆی دڵی لەگەڵ ئەم قورئانە تەجاوب بێ. خی گەورە لێمان قوبوڵکە و دوعاکانیش زۆر دوعایەکی گەورن کە دیارە خی گەورە فێری کردووی.